سڵاوتان لێبێت من کۆبان عەزەتم باسی ڕۆژتان پێشکەش دەکەم ببورن کە بەرنامەی باسی ڕۆژ ئەم شەو بۆ چەند خولەکێک دواکەوت لایەنە سیاسیەکان و سەرۆکایەتیەکانی عێراق ئەمڕۆ کۆبنەوەیەکیان ئەنجام داوە داوایان لە موختەدا سەدر کردووە کە بەشداری لە گفتوگۆی نیشتیمانی بکات هەروە بڕیاریش دراوە لە کۆبنەوەکەدا کە لیژنەیەک بە بەشداری لایەنە سیاسیەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان پێک بهێنرێت ئەمڕۆ موختەدا سەدرش بامان شێوە تویتێکی کردەوە ئاماژە بۆ دەکات کە نە ڕۆژهەڵاتین نەڕۆژ ئاوین وەرە دەڵێ بەردەوامیش دەبین لە چاکسازی ئەمڕۆ باربارە لیف یاردەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروبار ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئاماژەی بۆ کرد کەوان وەکو ئەمریکا پاڵپشتی لە هەڵبژاردننی پێشوەختە دەکەن کە هەڵبژاردنێکی پێشوەختە لە عێراق ئەنجام بدرێت لەسەر ئەم بابەتانە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد حوسام ئەلحوسینی ئەندامی مەکتەبی سیاسی ڕەوتی حکومەتی نیشتیمانی دەکەم کە لە بەغداوە لەگەڵم دەبێت و ئەوان لە چوارچێوەی هەماهەنگین دکتۆر محەممەد شەوتان باش ئەمێ سەرەتا بەوە دەست پێ بکەم وەکو چوارچێوەی هەماهەنگی ئێوە بەنیازی چین ئایا پەرلەمان هەڵبوەشێتەوە یاخود حکوومەت پێک بهێنرێت نعم بسم الله الرحمن ناوی خۆی بەخشندەی بیرەبان سەرەتا ئێوەرەتان باش بۆ ئێوە بۆ بیلانی بەڕێز کەناڵەکەتان لە ڕاستیدا ئێمە بە دوو باز سەیری بژاردە دەستوریەکان دەکەین لە چوارچێوەی دەستوری سەیری ئەم پرسیارە دەکەین لە بەداخەوە کە بەهۆی ناکۆچیە سیاسیەکانەوە نەبوونی ڕێکەوتنێکی سیاسی لە نێوەلایەنەکاندا بینیمان ئەم وادە دەستوریانەمان تێپەڕاندووە ئەمەش بابەتێکی مەترسیدارە و ڕاست نییە لە ڕاستیدا لە تەواوی پرۆسەی سیاسی و پرۆسەی دیموکراسیدا ئەمڕۆ ئێمە باوەڕمان وایە کە زۆر گرنگە ئێمە پشت بە بژاردە دەستوریەکان ببەستین زۆر گرنگە کەەوە باس لە زمانی عقل و زمانی گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە نمونە باسی دەکەین ئەوەی کە ئێستا دەیبینین گزارشکردن لە دەرەوەی چوارچێوە چوارچێوە دەستوریەکاندا باس لە هەڵوێستی سیاسی بکەین باس لە بۆچوونی سیاسی بکەین ئێمە پێمان وایە ئەمە شتێکی ڕاست نییە بەڕاستی ئەمە کێشە بۆ پرۆسی سیاسی و دموکراسی دروست دەکات وا دەکات سەقامگیری دموکراسی بەڕاستی بخاتە مەترسیەوە بۆیە ئێمە پێمان وایە لە هەموو سیستەمێکی دموکراسیدا کەەوە سەقامگیری هەبێت سەقامگیری لە ڕووی دموکراسیەوە هەبێت بابەتەکە بە شێوێک بێت کەەوە ئێمە بەرژەوەندی باڵای نیشتیمانی سەر بخەین بە جوێرەی چوارچێوە دەستوریەکان بە جوێرەیەک حکومڕانی هەبێت کە دەستور تێدا زاڵ بێت بەسەر بۆچوونە سیاسەکاندا زاڵ بێت بەداخێکی زۆرەوە ئەوەی کە ئەمڕۆ ئێمە دەبین لە گۆڕەپانەکەدا گۆڕەپانەکە دەرگاکە دەکاتەوە بەسەر چی بەس لە داهاتوودا بۆ ناکۆچی زیاتر لە جوڵەی دموکراسیدا لە عێراقدا بەداخەوە پێمان وایە لە داهاتوودا ئێمە ئەگەر هاتوو کێشەکان چارەسەر نەکرێ ئێمە ڕوبەرووی کێشەی زیاتر و زیاتر دەبینەوە هەر لایەنێکی سیاسی کە ئەنجامی هەڵبژاردن بەدەستنێنێتە لێی ڕازی نەبێت لە پرۆسەی هەڵبژاردندا ئەو کاتە سکاڵا دەکات گومانی هەیە لە چوارچێوە دەستوریەکان دەردەچێت بۆیە ئێمە زۆر گرنگە بین بەوادە دەستوریەکان و چوارچێوە دەستوریەکانەوە لە چوارچێوەی خۆپیشاندان لە چوارچێوەی یاخود بڵێن بچێتە لایەنێکی دیکەوە لە هەمان کاتدا لە لایەنێکی سیاسی ناکرێت بەم شێوەیە بڵێن مامەڵە بکات بەشداریکردن لە پێکەنانی حکوومەتدا لە پێکەنانی هەر حکوومەتێکی داهاتوودا کە ئەمە شتێکی سروشتیە بەڕاستی کە هەمووان بەشداری پێکەنانی حکوومەتدا نەکەن ئەمە شتێکی سروشتیە ئەمە شتێکی سروشتیشە لە هەمان کاتدا ئەگەر لایەنێکی دیکە بە شێوازێکی دیکە بکاتەوە بۆیە ئەم تێکچووی ئەم هاوکێشەی سیاسیە بەڕاستی خۆی لە خۆیدا کێشە دروست دەکات دەرگا بەرەو کێشەی دیکە و کێشەی زیاتر دەکاتەوە ئەمە بە دوو شەوەڵام بدەیتەوە لەگەڵەوەن پەرلەمان هەڵبۆشێتەوە یاخودنا بەڵێ لەگەڵ چینەوە هەڵوەشاردنەوەی پەرلەمان هەروەکو دەزانی ئەمڕۆ چوارچێوەی دەستوری هەیە بۆ هەڵوەشاردنەوەی پەرلەمان پێویستە ئەو چوارچێوە دەستیارە هەبن پێویستە حکوومەتێکە بێت پێویستە ئەمڕۆ حکوومەت هەیە کە حکوومەتی کاربارێکەرە بەڕاستی لە دەسەڵاتی ئەودانیە کە بڵێن فەرمان بکات بۆ هەڵوەشاردنەوەی پەرلەمان شتێکی لەم بابەتە یاخود ڕۆڵی حکوومەتێکی تەواو ببینێت کە لە ڕاستیدا ئەمە حکوومەتی کاربارێکەرە بۆ ئیدارەدانی بابەتی هەڵبژاردن بۆیە ئێمە باوەڕمان وایە ئەمڕۆ بابەتی هەڵوەشاردنەوەی پەرلەمان ئەمڕۆ
ئەمڕۆ ناکرێت قسە لەسەر ئەم بابەت بکەین ناکرێت قسە لە دەرەوەی چوارچێوە دەستوریەکان چوارچێوە یاساییەکان بکەین ئەمە ڕێڕەوەکە دیاریکراوە ڕێراوەکە دیاریکراوە بۆ پەرلەمان کە ئێمە چی دەکەین و چی ناکەین چونکە لە دەستوردا هاتووە بە دوو ڕێگا پەرلەمان هەڵدەوەشێنرێتەوە من مەبەستم لە ڕەوتی حکمە و چوارچەوەی هەماهەنگیە ئێوە لەگەڵ چین من باسی دەستور ئەمانە ناکەم ئێوە پێتان باشە پەرلەمان هەڵبۆشێتەوە یان بەردەوام بێت و حکوومەتێک پێی بهێنرێت لەگەڵ کامیانن من باسم کرده من پێم گوتی ئێمە لەگەڵ هیچ بژاردەیەک نین لەگەڵ لە دەرەوەی دەستوری یاسادا هیچ بژاردەیەک لە دەرەوەی دەستوری یاسادا کاتێک قسە لەسەر هەڵوەشاندنەوەی پەرلەمان دەکەین دەبێت زمینەیەکی یاسایی و دەستوری هەبێت زمینەیەکی دەستوری یاسایی هەبێت یەکەم شت لە بوونی حکوومەتێکی تەواو دەسەڵات هەبێت دەست پێ دەکات نەک حکوومەتێکی کاربارێکەر ئێمە ئەمڕۆ حکوومەتێکی کاربارێکەرمان هەیە ناکرێ ئەم بابەتە گفتوگۆ بکەین بابەتی هەڵوەشاندنەوەی پەرلەمان کاتێکە حکوومەتێکی کاربارێکەر هەیە بۆیە ئەمڕۆ ئەگە هاتۆ ئێمە قسە لەسەر ئەو مژادەیە بکەین پێویستە ئەو زمینەیە هەبێت زمینەی یاسایی و دەستوری هەبێت اینجا ئایا ڕەزامەند میان ڕەزامەند دەمین لەسەر هەڵوەشاندنەوەی پەرلەمان چونکە ئێمە ناکرێ بەڕاستی قسە لەسەر دەرەوەی یاسا و دەستور بکەین و بڵێن بڵێ بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمان یان نەخێر بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمان باشە کەواتە ئێوە لەگەڵ ئەوەن کە حکوومەتێک پێک بێنرێت ئەم حکوومەتی ئێستا بەردەوام نەبێت کە کاربەڕێکەرە و کاندیدەکەی ئێوەش محەممەد شیع سوودانیە سوورن لەسەر کاندیدەکەی خۆتان یانە ئامادەن بیگۆڕن ببوورە بابەتەکە ڕژدی نییە بابەتەکە پرۆسەیەکی دموکراتی سروشتیە زۆرێک لە هەندێک لەلایەنە سیاسیەکان هەندێک ناویان هێناوە و ڕێککەوتنی لەسەر ناوێکیان کردووە ئەویش محەممەد شیع سوودانیە ئەمڕۆ ئایا چ پاساوەکەیە ئێمە ئەو کەسە بگۆڕی بە ناوێکی دیکەوە دەبێت پاساو هەبێ ئایا ئەم کەسایەتیە توانای نییە ئایا ئەم کەسایەتیە لە ڕووی سیاسیەوە بەتوانان نیە ئایا ئەم کەسایەتیە بەڕاستی مەرجەکانی کانیبوونی تێدا نیە ئایا کەسێکی پاک نییە ئەمان هەموو پرسیارن پێویستە وەڵام بدرێنەوە ئەگەر هاتوویەک لەم پاساوانە بوونی هەبێ دەکرێت ئێمە پاشەکشەی بکرێت و ئەم کەسە بگۆڕدرێت بەڵام ئەم پاساوانە ئێستا بوونی نییە بۆیە ئێمە هیچ پاساوێک نابینین بۆ ئەوەی کە وەلایەنەکانی چوارچێوە هەماهەنگی کە ناوی کاندیدی سەرۆکوەزیران بگۆڕدرێت چونکە ئەم کاندیدا هاتووە لە ئەنجامی چی لە ئەنجامی ڕێککەوتنەوە لە ئەنجامی لێکتەگەیشتەوە هاتووە ئەمە شتێکی سروشتە لە هەموو پرۆسەیەکی دموکراسی و سیاسیدا ئەمە شتێکە کە ناکرێت ئێمە گۆڕانکاری تێدا بکەین پرۆسەی دموکراسی پرۆسەی پەرلەمانی لەسەر چ بنەمایەک بنێتراوە لەسەر بنەمای کۆمەڵێک لایەنە سیاسیەکان کە نوێنەراتیان هەیە لە پەرلەماندا ئەم لایەنە سیاسیانە نوێنەراتی خۆیان هەڵبژاردووە بژاردەی ئەوان چیە بژاردەی ئەوان ئەوەیە کە ئەم کەسیان کاندید کردووە بە تەواوی ئەو مەرجانەی کە تێدا هەیە مەرجی سیاسی مەرجی یاسایی و دەستوری تێدا هەیە پێمان وایە کەەوە تەواوی ئەو مەرجانی تێدا هەیە بۆیە ناکرێت ئەم بڵێ ئەم بژاردەیەکی دروست نییە بۆیە پێمان وایە تا ئەم ساتە چوارچەوەی هەماهەنگی کاندیدەکەی چێە محەممەد شیع سوودانیە کەوە زۆرترین لایەنی سیاسی لەخۆ دەگرێت کە زۆرترین بڵێن کە بەڕێز محەممەد شیع سوودانیە تەواوی لایەنە سیاسەکانی چوارچێوەی هەماهەنگی لەسەر ڕێککەوتن لەسەر ئەم بژاردەیە هەمان حاڵەت لە لایەنی سیاسی و لە لایەنە کوردەکانیشدا بە هەمان شێوە ئەوانش کە داوای ڕێککەوتن و داوای سازان دەکەن بۆ ئەوەی کەوە ڕێککەوتن لەسەر پۆستی سەرۆک کۆمار بکەن ئێمە لەگەڵ تەوافق بووین لەگەڵ لایەنەکانی دیکە بۆ ئەوەی کەوە پۆستی سەرۆکی پەرلەمانیش ئەو کاتە بە سازان بکرێت بۆچی ئەو کاتێکە باس لە پشکی شیع دەکرێت باسی دیکە دەکرێت کە لە کاتێکدا لایەنە شیعەکان لەسەر کاندیدی خۆیان ڕێککەوتون بەڵام لایەنە شیعەکان هەمویان لەگەڵ یەکتری ڕێک نەکەوتون بۆ نمونە ڕەوتی سەدەری ڕەتیە کاتەوە ئەڵێ تاقیکراوەکان تاقی ناکرێنەوە برانی ڕەوتی سەدەر ئەوان زۆرترین پەرلەمانتاریان هەبوو لە پەرلەماندا لە نێوپێکاتی شیعەدا بە شێوەیەکی قسە دەکەم بەڵام ئەوان بڕیاریان هەبوو بڕیارێکی ڕێزلێژیراوە کە کشانەوە لە پەرلەماندا وازیان لە پەرلەمان هێنا بۆیە ئەوان چیتر نوێنەریان لە پەرلەماندا نەما لەم سۆنگەیەوە لەم بنەمایەوە چوارچەوەی هەماهەنگی هەر لە دەرگای برایانی ڕەوتی سەدەر دەدات چەندی جار
داوای گفتوگۆ و داوای ئەوە لێکردوونکەوە بژاردەی خۆیان هەبێ بەڵام برایانی ڕەوتی سەدەر ئەوان بڕیاری خۆیان داوە کەوا بەشداری لەم بژاردەیە نەکەن بەشداری لەم بڕیارەدا نەکەن لەلایەک لەلایەکی دیکەوە نوێنەراتی پەرلەمانی ڕەوتی سەدەر بەڕاستی ئێستا ئەوان لەوێدا بوونیان نەماوە وێڕای ئەوەی کەوە چەندین هەوڵ دراوە وێڕای هەوڵەکان و کۆشەکان کە زۆرێک لەلایەکانی چوارچێوە هەماهەنگی هەوڵیان داوە کەوە جارێکی دیکە ڕەوتی سەدەر باوەڕ پێ بکەن کە بگەڕێنەوە بەڵام دەبینین ئەوان بۆ چوونەکانی خۆیان هەر سەپاندووە بەم بابەتە چونکە ئەوان پێیان وەیەکەوە پەیوەستنین بەم بابەتەوە و بەشدارنین لە پەرلەماندا و نانەوێتەوە بەشداریش بکەن لە داهاتوودا بۆیە ئێمە پێمان وایە باوەڕمان وایە کە دەرفەتێک نەبووە بۆ ئەوەی کەوا ئێمە بزانین بۆ چوونی برانی ڕەوتی سەدەرچیا پێش ئەوەی کەوا بەڕێز سوودانی ڕابسپێدرێت لە چوارچێوەی دەستوریەکاندا ئەوانەی کە نوێنەریان هەبووە لە پەرلەماندا ئەوان کاندیدی خۆیان هەڵبژاردووە کە بەڕێز محەممەد شیع سوودانیە بۆ کاندیدی سەرۆکوەزیران بەرەو پەرلەمانیان ئاڕاستە کردووە بەڵێ باشە گریمان حکوومەتشتان پێکێنە ئایا بەبێ ڕەوتی سەدەری ئەم حکوومەتە سەرکەوتووە بێ پێشبینی ناکەن دیسان خۆپشاندان دەست پێ بکاتەوە خۆپشاندانەکان و ناڕەزایەتیەکان مافێکی دەستوری و ڕەوایە دەستور پاڵپشتی لێ دەکات ئاشتی خوازانە بێت بە مەرجی دەستور و یاسا بێت کە دەستور دایناوە لەلایەکی دیکەوە زۆرینەی ئەو حکوومەتانی کە لە ڕابردوودا پێکێنراون ڕوبەڕووی خۆپیشاندان و ناڕەزایەتی بوونەتەوە بەڕاستی ئەمە مافێکی دەستوری سروشتیە بەڕاستی لەلایەکی دیکەوە کاتێک ئێمە قسە لەسەر بابەتی سەرکەوتنی و سەرنەکەوتنی حکوومەت دەکەین بەڕاستی پێویستە ئێمە قسە لەسەر ئیرادەی لایەنە سیاسەکان بکەین کە حکوومەت پێکدەهێنن ئایا ئەو لایەنانەی کە حکوومەت پێکدەهێنن دەتوانن سەرکەوتوو بن ئایا ئەمە پرسیارە ئایا کارنامەیان هەیە ئایا خواستیان هەیە بۆ پێکێنانی حکوومەتێکی نیشتیمانی کە خزمەتگوزاری بۆ هەوڵاتیان پێشکەش بکات ئەمڕۆ بەڕاشکاوی قسە دەکەین جەماوەری عێراقی بەڕاستی لای گرنگ نییە بابەتی تەوافق و ڕێکەوتنە سیاسیەکان و ژێربەری ئایا بابەتەکە ئەم وردەکاری سیاسانی پێ گرنگی ئەوەی گرنگە لە لای هاوڵاتیانی عراقی ئەوەیەکەوە خزمەتگوزاری پێشکەش بکرێت ئەمەیە لای هاوڵاتی عراقی گرنگە سەقامگیری ئیداری بەدی بێت لە هەمان کاتدا کاروبارەکانی ڕۆژانە ڕایی بکرێن کاتێکە خزمەتگوزاریەکان لە لای حکوومەت پێشکەش دەکرێن ئەم بابەتانە بەڕاستی ئاسایی دەبنەوە ئەمە شتێکی ئەو تۆ گرنگ نابێت جەماوەر ئەو کاتا گرنگجی بەم بابەتە نادات کە زۆرینەیەکی بێدەنگە ڕەکەم بدا باس لەوە بکەم زۆرینەی لایەنە سیاسیەکان ئەمڕۆ کە لە گۆڕەپانی سیاسی عێراقیدا بوونیان هەیە تەواوی سیاسیەکان ڕەوتی سەدەر لایەنە کوردیەکان برانی ڕەوتی سەدەر و تەواوی لایەنە سیاسەکانی دیکەش نوێنەراتی چی دەکەن نوێنەراتی تقریبان لە 135 دەنگدەرانی عراقی دەکەن بەواتی 165 هاوڵاتیانی عراق بەشداری لە هەڵبژاردنیان نەکردووە بەشداری بایکۆتی هەڵبژاردنیان کردووە بۆیە ئێمە نوێنەراتی تەنها 135 دەنگدەرانی عراقی زۆر باشین تەواوی لایەنە سیاسیەکان بەڕاست ئایا ئیرادەی گەلی عراقیەکان چەندە ئایا 115 بۆیە ئێمە ئەمڕۆ پێمان وایەکەوە بڵین 185 گەلی عراقیەکە گەلی عراقی ئەمانە زۆرینەیەکی بێدەنگن بەشداریان لە هەڵبژاردندا نەکردووە یان ئەوەتە بەشداری کردووە و دەنگی نەداوە یان ئەوەتە پۆشەڵی کردووەتەوە دۆخەکە بەم شێوەیە کە بۆت باس دەکەم بۆیە ئەو ڕوبەری کە باس دەکەم ئێمە گرنگ لەسەر ئەم بابەتە دەکرێت خلال تقديم الخدمات ومن خلال تقديم السياسات التي تساهم بعمران البلد وتساهم بالاستقرار الاجتماعي والاقتصادي والمالي والوظيفي في المجتمع العراقي. لذلك يعني اليوم احنا وكو چوارچەوەی هەمان گیان ڕەوتی حکومە لەگەڵ هەڵبژاردنی پێشوەختن ما تتجاوز 15 في أفضل الاحتمالات 20% من الشعب العراقي هذه المساحة نعم قد تكون أمر برا رنگ گرینجی بم بابەتە بدا بە وردەکاری ئەم بابەتە بدا بە وردەکاری دانوستانەکان بدا بە دیدگاکان و بۆچوونەکان بدا ئەمە ڕەنگە گرینجی پێ بدرێت هەندێک خەڵک گرینجی بم بابەتە بدا چونکە بابەتەکە گرینجی پێدراوە بەڵام بابەتە گرنگەکە چییە گرینجی بە پرۆسەی سیاسی نادا گرینجی بە خزمەتگوزاری دەداتە ئەمڕۆ بابەتە گرنگەکە چییە بابەتە گرنگەکە ئەوەیە کەوە جۆرێک لە دوو دردۆنجی هەیە لە نێو شەقامی عراقیدا چونکە وادە دەستوریەکان دواکەوتون
وا دەستوریەکان دواکەوتن بەهۆی چێوە چونکە بەڕێز محەممەد، پێکێنانی نازانم حکوومەت دەنجی من دواکەوتووە دەگات پێکێنانی یان نا، حکوومەت جێبیستنی یان نا. دواکەوتووە ئەو پێکێنانی حکوومەتە وای کردووە کە کێشەیەک دروست بێ کە بابەتی پەخستنی دامەزراوەکان پێشمان وایە پەخستنی دامەزراوەکان ئەگەر هاتوو بەردەوام بێت لە بەرژەوەندی هیچ لایەنێکی سیاسیدا نیە لایەنی ئەوانەی بێت کا پێکێنانی حکوومەت پێک بهێنن یان ئەوانەی کە نانەوێت حکوومەت پێک بهێنن یان ئەوانەی کە دانەوێت لە دەرەوەی گۆڕەپانی سیاسی بن زۆر باشە. ئەمە تەواوی لایەنە سیاسیەکان لە بەرژەوەند یان نییە بەڕاستی ئێمە بین دامەزراوەکان پەک بخەین بەڵکو بەرژەوەندی لەوەدایە کە ئێمە بین حکوومەت پێک بهێنین بۆ ئەوەی خزمەتگوزاری پێشکەش بەگەلی عراق بەڕێز بکەین. محەممەد ئێوە لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختن یاخودنا نعم بەڵێ کەواتە لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختن نازانم جێبیستی منی یان نا دکتۆر جێبیستی منی ئەگەر هاوکاریمان بکەن بۆەوەی ئەو کێشە دەنجی هەیە دکتۆر نازانم دەنگم دێت دکتۆر محەممەد پرسیارەکەی من ئەوە بوو ئایا ئێوە وەکو ڕەوتی حکمەی نیشتیمانی یاخود وەکو چوارچەوەی هەماهەنگی لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختن کە باسەکرێت چونکە ئەمریکاش ئەمڕۆ ئاماژەی بۆەوە کرد کەوان لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختن و پاڵپشتی دەکەن. دکتۆر پرسیارەکەم دووبارە دەکەمەوە ئایا ئێوە وەکو ڕەوتی حکمەی نیشتیمانی و چوارچەوەی هەماهەنگی لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختن؟ عفوا الصوت غير واضح إذا أمكن إعادة السؤال. ڕوونیەکە پرسیارەکە دووبارە بکەوە بە کورتی ببوورە هاوکارانم پرسیارەکەی بۆ دووبارە بکەنەوە. يعني بعد بەڵێ دوای ئەنجامی هەڵبژاردن هەندێک لە لایەنە سیاسیەکانی چوارچەوەی هەماهەنگی ناڕەزایەتیان هەبوو دژی ئەنجامی هەڵبژاردن بە تایبەت ئێمە بەوردی باسمان لەسەر بابەتە کرد لە کاتی خۆیدا هەندێک سکاڵا هەبوون بۆ ئەوەی کەەوە هەندێک داواکاری هەبوون بۆ ئەوی بەرەو ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە تا ئەم ساتە بابەتی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە ئارادایە بەڕاستی هەندێک لایەنە سیاسیەکان پێیان وایە کە دەبێت ئەنجام بدرێت هەندێک لایەنێکی دیکەش لە هەمان کاتدا ناڕەزایەتیان لەسەرم بووچوون هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی قسە دەکەم بابەتی هەڵبژاردننی پێشوەختە بابەتێکە ناکرێت ئێمە گفتوگۆ لەسەر بکەین پێش پێکێنانی حکوومەت پێویستە حکوومەت پێک بهێنرێ اینجا قسە لەسەر هەڵبژاردننی پێشوەختە بکرێت من لە سەرەتای قسەکان گوتم قسەم لەسەر ئەم بابەتە کرد ناکرێت ئێمە باس لە هەڵبژاردن بکەین لەلایەن حکوومەتی کاربارەکەرەوە دەبێت حکوومەتێک پێک بهێنرێت ئەو جا باس هەڵبژاردن بکەین چونکە حکوومەتی کاربارەکەر ئەو دەسەڵاتەی نییە بەڕاستی بۆیە ئێمە هەگەر هاتو قسە لەسەر هەڵبژاردننی پێشوەختە بکەین دەبێت باس لە پێکێنانی حکوومەت بکەین ئەگەر هاتو حکوومەت پێک نهێنرێت ئەو کاتە ئێمە ناتوانین هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدەین بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا بۆچوونێک هەیە سەبارەت بە هەڵبژاردننی پێشوەختە ئەم بۆچوونە گشتیە بەڕاستی کێشەی هەیە بربەستە هەیە بربەستەکەش چییە بوونی حکوومەتێکە بتوانێت دەسەڵاتی تەواوی هەبێت چونکە ئەو حکوومەتێکە هەیە گوتمان حکوومەتێکی کاربارەکەدا ئەو دەسەڵاتی بە تەواوی نییە کە بتوانێت ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدات. سپاس بۆ دکتۆر محەممەد حوسام ئەلحوسەینی ئەندامی مەکتەبی سیاسی ڕەوتی حکمەی نیشتیمانی کە لە بەغداوە لەگەڵمان بوو زۆر سپاس کەیوەش بینەرمان بوون هەر لە خۆشی دابێن.